محسن مندلاوی جگری یەکەمی سەرۆکی پەرلەمانی عێراق ڕایگەیاند لە داهاتوویەکی نزیکدا خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاسای بودجە لە پەرلەمانی عێراق دەکرێت و پێویستە هەرچی زووە پرۆژە یاساکە تێپەڕێنرێت. ئەو کات فەرمانگەی ڕاگەاندنی پەرلەمانی عێراق وڵاوی کردوەوە لیژنەی دارایی دەستی با گفتوگۆکانی تایبەت بە ڕەشنووسی پرۆژە یاسای بودجە کردووە. فەرمانگەی ڕاگەاندنی پەرلەمانی عێراق بڵاویشی کردوەوە بە سەرۆکاتی محسن مندلاوی جێگری یەکەمی سەرۆکی پەرلەمانی عێراق گفتوگۆکانی تایبەت بە بەند و یاساکانی ڕەشنووسی پرۆژە یاسای ساڵەکانی 2023-2024-2025 دەستیان پێکردووە. لەلایەکی دیکەوە معین کازمی ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق باسی لەوە کردووە کە پێشبینی دەکەن پاش جەژنی ڕەمەزان ڕاستەوخۆ خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاسای بودجە لە پەرلەمان بکرێت. هەر سەبارەت بە گفتوگۆکان لەسەر پرۆژە یاسای بودجە لە نێو پەرلەمانی عێراق من میوانێکم لەگەڵ دەبێت دکتۆر خەلیل غازی ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق شێوکی ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمان بێت و گفتوگۆ زیاتر لەگەڵەوە کەم. دکتۆر ئەم کاتتان باش. ئێوە لە لیژنەی دارایی گفتوگۆ لەسەر پرۆژە یاسایی بودجەکەن کەی کارەکانی لای ئێوە تەواو بێت و ئەیدەن بە پەرلەمان بۆ ئێوانش گفتوگۆی لەسەر بکەن و تێی بپەڕێنن. سلااو ڕێز بۆ بینەرەوی سەرێت کوردستان 24 پشتی کۆڕۆژە چوارشەمڤیە بۆری خوێندنا ئێکێ بۆ یاسا بودجێ 2023-2025 هاتیەکردن لە وڵا پەرلەمانی لیژنا دارایی دەست پێکردیەش دیوەرە کۆمبۆنێت ڕۆژانە یەت تێرۆتە سەر دۆرە برگێت هەمی برگێت یاسا بودجەی ji bo hindێک و راپۆرتێکی ئامادەکەن بۆ خوێندنا دوێ ئەوە ku çaverەیە şembiya bihêtin bihête xwandin û bête gengeşekirin perlemanê. Pirastî hetanû ke çendîn babet yani têne azrandin ku nava wî budceyê de hene şwê qebarê budceyê û qebarê eczê ve dîsa deyne ji derve. باش دکتۆر لە پرۆژە یاسای بودجەدا کۆمەڵێک مەرج بۆ هەرێمی کوردستان لە مادەکانی 12 و 13 دیاری کراوە کە 400,000 بەرمیل بفرۆشێت. ئەگەر کەمیان زیاد بێت ئەمە چۆن چارەسەر کراوە؟ ئەو قەباری بۆ هەرێمی هاتیە دانان جێگیرە هیچ گۆڕانکاری تێدا ناهێنەکردن لێ بتنێ ئێمە پشتی مە دیفچوونێکری و مە هەمی حسابات کردین دەبێت یعنی غەدر لە هەرێما کوردستانە تێتەکردن دو سێ شێوازە ئەیکە پڕێژە 12.6 کێمە نە دیف قەبارێ ینی دانیشتوێت هەرێما کوردستانە یا دوژی بەندێ پرۆژێت و ڕێکا قەرزێت دەرڤە تێنە تەمویلکردن قەبارێکی gelekên بۆ هەرێما کوردستاندانە ینی نابێتە هەفتش هزارێ ئەوە ژی کوژمێکی gelekê em pîvî bişin vê çareserkên wekî ba dîsan babet tenmiyet eqalîn her dîsa şwê rêja ku bi herêmê danayî kêmtir hatiye danan ev çendî xalekên ev xîndina destpêkî em e bo budcê ku ev غەدر li herêma Kurdistanê têtekirin pîvî bişin hola gingeşê nav lijna darî bişin babeta çareserkêne. ئێوە چیتان کردووە بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە؟ خۆت وتت لەم سێ بابەتەیە غەدر لە هەرێمی کوردستان کراوە، ئێوە چیتان کردووە؟ بەێ me raportek amade kirî min dîvçûnayî min bixwe enê wekû ez min raportek amade kirî û em ê ke gengeşawê dîkeyên fraksiyona me dîsa gel hevaletmeyê dî lijna darayî yek layine dîn herêma Kurdistanê we dîsan digehîne piştî gehîne qenaeteka ek qenaet em dê gel hevaletmeyê dîyet fraksiyonê dî lijna darayî dê gengeşekeyn eger negeştîne çi diya dêpireka fraksiyona ampreka layinên siyasî de ev babete tiviya bête çareserkirin ji ber ku ev budce bû sê salane em nabît em bêhrîn ku sê sala serêkî ev qedre ser me dubare bîte. ڕای لایەنی بەرامبەر چۆنە؟
توندن بەرامبەر بە ئێوە دەڵێن غەدرمان لێ دەکرێت لەم سێ بابەتەیە ئەوان بۆ حتى انه كما نخر حتى انه كما وكنت بيجن ما عرض نكري السر لا ندي ما او حسابات شنكايت كرين وام بينا بشين كومبون دي بردوام بن حتى بشتي ججنه بشتي خاندنا دويج دي كومبونات لجنه داري بردوام بن و او جرينج او بشتي خيندنا دوي همي جهورين وهمي بابت بندت بين الجيكين همي دل بشتي خيندنا دوي بن انكو كاري فعلي دي بشتي خيندنا دوي بت انكو بشتي الشنبي ويكشنبا بهتن زور جاواري كيريا خيندنا دوي بترش روجاكي وكيشتنج بله باش پشتی پێشمەرگە لە بودجێ سیادی چەندە دکتۆر چەند دیاری کراوە پشکا پێشمەرگەی 228 ملیارن بۆ ساڵێکێ و هەر ساڵ 228 ملیارن ئەوژی و تەرخان کریە بۆ هێزن وەکوت بژنیت مەشاتێک و دیف ڕێژە بۆ حکومەتە هەرێمی داناش قەبارێ ئەو پارەتی تەرخانکردن بۆ وەزارەتە بەرگریە زۆر باشە ئەی پشتی پارێزگاکانی هەرێمی کوردستان لە بودجەی پێدانی پارێزگاکان چەندە چەند دیاری کراوە تەنویەت ئەقالیم 276 ملیارت هاتینە تەرخانکردن هەلبەتە ئەف وەکوم گوتی ئەڤە تویا ببیتە 315 ملیار نزیکی 40 ملیارێکە مافێ مەدێتە خارن وێرێ ji ber ku 11 sedê rêşe hesab kiriye و تویا دیو بودجه 12.67 نزدیکی 315 میلیارد بکێماسی یعنی 315 میلیارد بن زۆر باشە باش ست لە پشتی پێشمەرگەی کرد لە بودجەی سیادیدا ژمارە پێشمەرگەش دیاری کراوە کە ژمارەیان چەندە و چەند نییە بەڵێ نزیکی 20,000 هەیە 20,000 پێشمەرگە و نزیکی 20,000 پێشمەرگەش بلی لیوە 20ەوە هاتیە سەر بەڵێ هاتە سەر يعني برجرية حزب برجرية عراقي باش اما بەگشتی بۆ پێشمەرگەیە یان بۆ لیوا هاوبەشەکانە چۆن ئەمە چۆن دیاری کراوە 20,000 چونکە ڕێژەی پێشمەرگە زۆر لەوە زیاترە نه بۆ بەس گشتی بۆ پێشمەرگەیەک و بەێ آخر ئەوانە بەس وەکو بژین هێزین پایایت حسابکردنەکە بژنێ مەشات کا چەندن لە وەزارەتە بەرگریە عێراقی چند پاره باید ترخان کردن 12.6 شوی قوی پاره‌ای بو پشمرگه چند پشمرگه وگرید او وزارت پشمرگه ویدمی ده او بر پرزبیتن بو دابش کنای موچه سر نزدیک و 20,000 پیچکی دیزاتش 20 بس نظام 20,600 نشته وسا پشمرگه او شوانات گریتن اف پشتوانیا بله باشه قباره کورتینان نزیکەی 64 تریلیۆن دینارە پەرلەمانتاران دەڵێن هەوڵی دەین بیکەین بەنیوە ئایا دەتوانن چیتان کردووە بۆ ئەمە دەتوانم کورتێنانە کەم بکەنەوە آخر ڕاستش بڵێن آخر عجزێ کێمت یعنی ئەم کورتینانی کێمکەن ئەوە دێ تکرای گشتیە مەزاختنە دێ کێم بیتن ئەمکو چەند عجزێ بین نەخارێ دێ کوژمێ گشتیە بۆ جێتە خارێ ئەوە ژی دێ کاریگەریە سەرهەمی ئەو بەندێت مەزاختنێ ئەمکو ئینفاقا گشتیە دەکردن و زۆر کردێ زەرمەند بن و تایبەتیژی هەرێما کوردستانیش دێکی زەرمەندا بیتن بەس حکومەتێ دیارکردیە کوردشیاندایە وێ کورتینانێتیژیکەن بۆ ساڵە و بۆ ساڵت بهێتن و چەندین ژێدەر هەنە بۆ vê پڕکردنێ شوانە وەکوت بێژن ڕەسیدێکی هەیە بەرەی مدەوەر نزیکی 23 تریلیۆنە و 23 تریلیۆن دیساش شپارێ بانک مرکزی ئەوکو بژنی عادەت خەسم تێدەکردن و چەندین دیسا پڕێکا قەرزش دەربە و قەرزە نافخۆی فرود ناسە نادا و فرود نادۆ ناتێت خەزی نەبێت هەنە هەمی پڕێکا وانە دێهێتە کورتینانێتە پڕکردن ما پرسیارش وەزیرە داراییژی کردیە یعنی ئەم پشتڕاستکی نەبوون دێ کوردیشن وێ کورتێنانێ پڕکێن ماترسی سەر نینە باش دکتۆر دەڵێن ڕەسیدی مدەوەرەکە ئەوەی کە لە بودجەی ساڵی ڕابردووە ئەمێنێتەوە 29 تریلیۆنە 6 تریلیۆنی دیار نییە مەڕاستە نەخێر ئەوخۆ بەڕاستی ئێمە ئەم دەخینین ئەوە بۆ مەهاتیت یاسایەدا کوت بژێت 23 تریلیۆنە ئەوێ ڕەسیدە مدەوەر 23 تریلیۆنە مە
ئەوە بەرزە بڕاستی ماوەگەلێنی ناژی نەشین شنی خوب بێژین بڕیاری بدەین و 6 تریلیۆن بەرزەنە ئەگەر ژێ دەرێکی تایبە هەبێت یان هەیەوانە زاهەیەیان جاتێکی دیم ئەم نەهاتی ناگەدارکردن ئەم زاین ئەوە یاسا بۆ جدهاتیە داڕشتن 23 تریلیۆن دینارێت عێراقی ڕاستیدە مدەوەرە باش لە پرۆژیاسای بودجێ ساڵ 2023 باس لە سەپاندنی باز لەسەر سوتەمەنیەکان کراوە باشە هەندێک پەرلەمانتارانیش ئەمە ڕەت دەکەنەوە ئەو بڕەباجە چەندە و چۆنە؟ چەندین جۆر هەنە بڕاستی نزیکی 5 سەدەی سەر بهای فرۆتنەیە ئەوە چەندین ئەودی سەرهاتیەکردن ئەنکو دژاتیە ئەودی تێتەکردن بەس ڕاستیە سوەک ئابوور ناس ئازانم کارێکی فەرە ji ber ku zor deem heye bû li parêzgehê Iraqê ji bilî herêmê parekê ekcar mezin tê te terxankirin bû dema ew sotemeniya tê te istîratkirin ji dewletê dewrobera yan ji derveyî Iraqê ev e jî rastî xesareteka mezin ew egerekê kurtînana bûceyê ama gelek pêtiviye ku ew bihayê panzînê mustewred bihête anku bacî ser bihêtekirin da ku rêjek ji wê demê an ji wê kurtînanê bête pirkirin. سپاس بۆ دکتۆر غەلیل غازی ئەندامی لیژنی دارایی پەرلەمانی عێراق کە لە بەغداوە لەگەڵمان بووی زۆر سپاس.